دەمێ بزانم ئەوەی کە دوێنێ لە دهۆک بەڕێوە چوو چۆن بوو ئێوە سەرپەرشتی ناوەندەکانتان کرد چۆن هەڵبژاردن بەڕێوە چوو؟ سپێداوە باش بێت سپێداوە باش هیویدارم سەرکەفتی بن ڕاستی ئەوە دوهی ڕوویدایک و دەنگدانی دەست پێکردی دەنگدان بە شێوەیەکی یاسایی و نۆرمال دەست پێ کرد دەستپێکە سەحارێ بەیانی ئەو ڕێژا دەنگدەر چۆین دەنگی بدان حتا دەمێ نیڤرۆ جێ هەندێ بی ینی سرنجڕاکێش بکۆ خەڵکێکی هەی نەچووە دەنگدانێ و ئان نەبیا بەشداریە تێ بکرد لێ وەکو چاودێرن سیاسی و وەکو قوارن سیاسی و وەکو ڕێکخراوی نیودەوڵەتی بەشدار بین vê پرۆسێ ئەف پرۆسە هەنێ وەکو پرۆسەیەکە جاران نەبی چکۆ هەندێک ئامێرێت نی و هەندێک دیفیاسا نی بکار هاتبین خەڵک هێوی ئۆمێت هەبی و خەڵکێک هەبیژی نەبیە بەشداری هەمە هەر vê پرۆسێ دەبکەن چونکی ئەف پرۆسە هەنێ خەڵکێکی گانزدە و گلی سەر هەبینش بەر خزمەت گۆزاریت خوۆش بەر ژیانە خوا تایبەت لەوە مەدیت حتا نیڤرۆ ڕێژە دەنگدانێ ڕێژەکە گەلک نزمبی لێ پشتی نیڤرۆ ڕێژ هێدی هێدی بەرف بەرزبوونە چۆ حتا البازنێ دهۆکێ گەهشت 47 سەدێ بازنێ ئێک گەهشت 54 سەدێ بازنێ سێ گەهشت 58 سەدێ سەرجەم بی 53 سەدێ ئەڤە هەنێ بۆ هەندێ بیگۆ خەلکێکێمە نخوا ڤیا نامەیەکێ مەسجێکێ بگەینتە لاین سیاسیەن بەشدار divê prosêda û nefs wexta jî ev prosa hene xelkek ew hêvî omêd pênîne ewa ku em jê hizretkin yan em el bod deynin yan em bernameyê ser rêya biçin. Bale. کاک ڕەمەزان هەڵبەت بە پێی ئەو ئاماری کە کۆمیسیۆن بڵاوی کردوێتەوانێت دهۆک پێشەنگی هەموو پارێزگاکانە لە سەدا 54 بووە. ئەمە بە شێوەیەکی گشتی لە عێراقا بە 41% لە پرۆسەکە دەرچوون بەڵام ئێمە دەمانەوێت وێنەکە بژێزینەوانێ ئێوە وەکو پسپۆڕێک کە لە چوارچێوەی هەڵبژاردنە کار دەکەن وێنەی هەڵبژاردننی دوێنێ و تایبەتە چۆن بینی با هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی باس بکەین هەندێک کەس هەن دەڵێن گۆڕانکاری بەسەر پرۆسەکەدا هاتووە باشتر بووە کۆمیسیۆنی ژەڵێ کەمترین سکاڵا تۆمارکراوە بە شێوەیەکی گشتی ئەمە بۆ باشی پرۆسەکە دەگەڕێتەوە لە ڕووی تەکنیکیەوە باسەکەین یاخۆت باش کۆنتترۆل کرا بوو ئامێرەکان باشتر ئیشانە کرد چیت بینی تۆ؟ سەبارەت ئامێرەتên karî herj beyanî hindek xelel hebîn û diyar jî bîn ku hindek amîra kar nekire û heta el demê kotayînatina prosê jî her wesa hindek amîret ku ew ê difrêd kin bijne îrsal karê xwe nekir hindek meheta karê xwe nekir û dirêjeya prosê de kêşe hebîne mesela skala خەلکێکی حتا بێت چاودێری سیاسی یان ژ ئەv قوارە سیاسی هەند باوەری پێ سکاڵایانی ناو سکاڵا پێشکەشت کە چکۆ سکاڵا بەرسف بەرێ خەلکی تەجروبە بەرێایی بەرسفا سکاڵا نەتادان مەسەلەن بەرینگی ئەف سکاڵا دێ خۆت ئان ناخۆت ئەف سکاڵا جۆرە جۆرە ڕەنگێ زەرە و ڕەنگێ سۆرە و ڕەنگێ نزام چاوە پێ بکارتینێت ئەف سکاڵایەت هەنێ وەختی سکاڵا دەرئەنجام نەبێت خەڵکێکی ئەوە دێن نینە و سکاڵای پێشکەش بکات ڕێژە سکاڵاژی حتا ئیرۆکەش بۆ شەشی ئێواری دێیا بەردەوام بێت چکو 24 سەعەتا پشتی پرۆسال بژارتنە دێ ماف هەبێت چاودێر ئەکە شەڤێدی نەگەهشتە بێت بێت ئسکاڵا خۆ پێشکەش بکات ئیرۆکە مافێویە حتا سەعەت شەشی ئێواری وێت ئسکاڵای پێشکەش بکات لێ مەسەلا ڕێژا دهۆکێ و 53 سەدە و کەسرەکە
مگوتت زاخو 47 ساده بی زاخو قزا سیمیل بازن 2 بازن 1 54 ساده بی بازن 3 58 ساده بی کوی اوی بی 53 کسرک بلی اوه الساعت 3 ایواریجی بو ساعت 6 30 ساده 35 ساده تنه پری بی 2 ساعت دا 3 ساعت دا افرجه بر بلند بینو برس چو چوا خلق بجدار بی چوا اداره کرن هات کرنه چه آسانکاری نافکاری پروسه هات کرنه بو حوالاتیا یان چه خروقات هاتن کرنه اوه حمید جه پسیاره اوه حمید جه بیر کرنه کوتو لبرا وستی بس ماده سکالای آن غیر سکالای دمتو ساعتکی پروسه و پروسه چو و سکالات بری درسنه دانه جانبه هیویو میده بله واتە مەڵبەندی یەکێتی لە بادینان لە دهۆک جارێک کار لەسەر ئەواکەن سکاڵای تر تۆمار بکەن چونکە وەکو ئاماژەت پێدا تێبینیتان هەبووە لەسەر بەو شێوە قەفزەیە بەو شێوە جەمپەی کە دەنگەکان زیای کردووە لە کاتژمێرەکانی کۆتاییە رنگا ایروکا چاودێرێت ما ئەوێت دوی ناو پرۆسێدا چکۆ حتا ساعت 6 پرۆسێدا بی و ڤاڤێرکردنا یاندا ئەنجامە vekêşa heta direngî şef duwaze yazê şef tu zanî peywendiya akirê gel dihokê dîre zaxo her wesa renge îroke çavdêrê me siyasî eke skala bînin em dê wan skala pêşkêşkin û em dê ser rawestin û em dê dîvçûnekê kin ve careka dî wekû layên siyasî belê ez vê ragehînim heta saet sê nîvro 30 ساده 25 ساده 27 ساده 35 ساده افرجبی تیا نپریبی هر سه بازنا بله اشوی می بو ساعت 6 خال 58 و 54 دا بردوامی پروسه دا باشه چه بی تو وی رژه برسکی آیا خرق آیا آسانکاریت بو حوالاتیا بی مثلا هەندە دەڤەرە بایۆمەتری گەڵبەڵگەی چییە گومان دەکەن چی وای کردبێ ئەم ڕێژێ ئەوەندە گۆڕانکاری بەسەردا بێت لەو کاتژمێرانی کۆتای ڕۆژەکەدا حتما دێجێ گومانێ بێت ئەکە چاودێرین سیاسی بۆ مە سکاڵای بینن و ئەو سکاڵا ڕێ دروست بن و ئەکەر هاتو ئەو چاودێرێت مە ئەوێت سیاسی الوێرێ گەل پارتین سیاسیە دی لاین سیاسی دی تشتێک دەینان بەردەستێمە ئەم بەرز لای خۆی سیاسی ئەم دێ نکمە هەر جێ گۆمانەیە ئەم دێ پێشکەشکن ئەکە چ نەهات بەردەستێمەژی دەبینێت پەسەندکردنا ڤان دەرئەنجامە و ئەوێت ئەمت بینن تایبەت ژی مەسەلا ئەنجامێت تایبەت گەریەت گشتی دکاگەهەت کێرێ و ئەم وێژی سەحتکردنەیە لاین سیاسی ڕەنگە ئەکەل سندوقك یان ژ محەتەیەک دۆزگەهێک جێمەتەرسیە بەسەر ڕەنگە سکاڵایە سەر پێشکەش بکرد بۆ هەندێکدا کاندیدەوەی سەر بکەوێت وێ وێزگای بسۆژێت بەڵ کاک ڕەمەزان وەکو بەشی هەڵبژاردن لە مەڵبەندی یەکێتی لە دهۆک ئەو پلانەی بۆ هەڵمەتی هەڵبژاردن داتان نابوو بۆ بانگەشەکە و هەروەها بۆ پرۆسەکەش لە بەرژەوەندی کاندیدەکانی یەکێتی توانیتان ئامانجەکە پێکن النكما تيمكي ريكو بيك المالبندي تشار بسرپرشتيا بشي مالبندي وهر سرپرشتيا مسؤولي مالبندي برپرسي مالبندي برنامج خود بي هرش بنگشال بجارتنا بو بازنا دابش ببين سر آست كادرين بلند اوكد بكاري وكم كرنا در انجام اجي از ایک شوان بیم شویدی ساعت 3 شوی چوی مالا خوا اوه ریکوپیکی چوبی و هاریکاری همی هوارن تیمی ما کسین پسپورت یا صاحب ده هاي ما کسین پسپورت مسئله بیرکاریه ده هاي
کۆمپیوتەر دەێت هاین هەر وەسا بۆ هەمیش جۆرەمە وەختی خۆ تەرخان کردبی کۆ سەرکەفتنێ ئەم دەست ببینن و حتا نوکە النکمە دەرئەنجامێوێ ما البازنێ سێ سەرکەفتنا ئیناتی لێ دێمینێت ئەنجامێن کۆمسیۆنێ ئەوێت پەسەندگیری کادێ شەوێدی حتا نوکە چ گۆڕانکاری سەر دەێن و دێ چاوا سەر دەێن ئەکە هات و چۆ ئەوێت ئەو ئەندەر ئەنجامێت گاشتین دەستێمە النکمە بازنێ سێ کاندیدێمە دەرچووی باشە کاک ڕەمەسام کۆمەڵە گرفت هەبوو لە بنکەکانی دەنگداندا لە تەواوی هەرێمی کوردستان و لە عراقیشدا حتمەن هەبوو بەڵام لە هەرێمی کوردستان مەزیاتر فۆکەسمان لەسەری بوو دەبێ بزانم ئەو گرفتانە لە دهۆکە بوو و ئەگەر هەبوو چ کاریگەرێکی لەسەر پرۆسەکە دروست کرد لەو ناوچێ سەبارەت گرفتا گەلە تشتێ هەی بلا ئەم واقع بن دەڤەرا مە وەکو دەڤەرا بادینانژی الڤێرێ مەسەرەن بۆ نمونەیەک نابێت موبایل چۆبا ژۆرڤە لێ موبایل چۆ ژۆرڤە خەلکێژی چۆ تەسویرت کرد الگۆر یاسایێ نابێت هیچ ڕەنگێکێ نە هەواڵاتی نە چاودێری سیاسی کو موبایلاوی گەل بێت و بچێت ژۆرڤە لێ دانێ ئێواری هەمە هەر هەواڵاتی چۆپ ئەشکەرا دەنگی خوا تەسویر کرد بۆ کاندیدێ ئەویت ڤیا چکۆ هەندەکە مەسەلا پارە کاری ناتبی کۆ بۆ دەنگدانێ مەسەلێت دەور بێت ناوی چۆپنگی هەیە دەنگدانێ خۆ حازرکی بین تیم بخوا دروست کرد بین داچت بێشتێ ئەvە من دەنگی خۆدا ئەvە وەکو خەرقەکە قانونیژی بی وەکو گرفتێکژی بی بۆ مە وەکو پارتین سیاسی و جێ گۆمانێژی بی ئەف ڕەنگە ڕەنگێ دی مەدید نابێت تو بایۆمەتری بێ بەڵگایەکە گەلتە بێت لێ سەعەت دوو سێ و حتا سەعەت پێنج شەش گوتی هەمانە هەوجەیە بەس بایۆمەتری ئەvە چ بڕیارە گوتی بڕیارە سەری هاتی مە پەیوەندی کرد گوت هیچ بڕیار نەهاتە ئەف عەمەلیە هەنێ وەختی بڕێبەت چێت گرفت بۆ مە پەیدا کردن ڕاستە ئەوان گوتێ ئاسانکاریە ئاسانکاری کاکە دیف یاسایە نابێت توش یاسایە دەرکەوی دا ئەمشێ نوێ یاسای جێبەجێ بکەن لێ دوماهیکێ نەهات کۆنتڕۆلکردنی چکۆ حتا حەدێکی حزبە سەڵاژی هاریکار بی و ئەم پرۆسە ئەبڕێبە چۆ بەڵێ کاکە ڕەمەزان چاودێرانی نێودەوڵەتی لە عێراقدا دوێنێ چاودێری پرۆسەکەیان کرد لە دەنگدانی تایبەتیشدا بە هەمان شێوە چاودێری پرۆسەکەیان کرد لە دهۆک ئەوەندەی تێبینیتان کردبێ بوونی چاودێرانی نێودەوڵەتی زۆر بوو یاخود کەم بوو ئێوە هیچ پەیوەندیەکتان هەبوو لەگەڵیانە بزانن تێڕوانینیان بۆ بەڕێوە چوونی پرۆسەکە چۆن بووە؟ سەبارەت چاوداری نیودەوڵەتی یۆئێنێ پەیوەندی بمەکرد بەری 10 ڕۆژە کو ئەو دێ چاودێریەکێنش نێزیک و پەیوەندی دەناو بەینامەوان دەهابێت لێ تەنیا بی ئەو چاف پێکردنە گەلمە و یەک پەیوەندی گەلمە هاتکردنێ تنێ یا دوێ ئێکەتیا ئەوڕۆپی پەیوەندی گەلمن شخصیان کرد گوت ئەم دێ مەهاش پرۆسە هەبێت ئەوامە دیتی تیمێت توێ هەبین بەس تیمێت توێ نەل ئاستی پێتیڤی بین یعنی تیمێت یۆئێنێ و ڕێکخراوی نیودەوڵەتی هەبین بەس نەل ئاستی پێتیڤی بی سەرڕایە بە چەندێژی تیم زمانی کوردی نزانی یان کەسێکەکە هەباژی زمانی کوردی زانی باە چاوی خۆل پرۆسێت نەتقاند ڕاستە ڕاستگۆل گەل تیمێ نەبی دوو تیمێ سەردانێت خۆ بۆ بنگەها سەردانێت وەسابین 5 دقل vêrê 10 دقل vêrê daçet bingehekê diye evena neşit tîm bi şefafiyet bibînet ku ka ev prose çawa pirêve çit yani çawa gehet çi astî çunku qewarên siyasî evêt bejdar diviya tîm li ser sekinî baya gazî wan kir baya her bûzgehekê gel du tîma gel du qewara axift baya sê qewara axift baya aya prose çawa pirêve çit و کەسێکی ژی متمانێک پێکیری شڕویە زمانی با بۆ شلۆڤە کردبایان تەرجمە کردبایە ئەvە مبخوا وەکو جهێ بەرچاف منەدی
لێ هەبی ڕاستە و سەردانە دایرێت انتخابی هاتنکردنێ بنگێت انتخابی هاتنکردنێ بەس نەبووی ئاستێک و ئەم وەکو پارتین سیاسیت نەدەست هەڵات لێ دەبەرێ ئەم تشتێکی ببینن کو ئەم دڵخۆشکار بن بژنوەڵی کنترۆلکردنا شەفافیەتی بی تەنیا ئەوە باسی ئامیرێ دەنگدانێت کردن چۆنا ژۆرت کردن و هەروەساژی بۆ مەسەلا ئیرسالا زانیاریە بۆ بەغدا مەهابین هەر بنگەیەکی ئەوەزگەهێک مەهابی دەستی ڤاڤێرکیری بی ئەوێ دەستی ڤاڤێرکیری یعنی دابش ئینادی چ لێ هاتگاشتی ئاستی کە مەنەدی ئەوە مەڤایی و ئەمش ڕێکخراوی نیودەوڵەتی ببینن. باشە کاک ڕەمەزان دەمێ باس لە دۆخی ڕۆژنامە نووسان بکەین دۆخی ئەوان چۆن تێپەڕی هیچ سکاڵا و شەکوایە کاتە لای ئێوە باسی ئۆگراکە پێشێلکاریان بەرامبەر کرابێت لە شوێنێک نەهێڵڕابێت کە ڕووماڵی هەڵبژاردن بکەن. حتما مثلا ڕۆژنامەوانە و مثلا حتا ڕێکخراوێت ئینجیۆژی سەر پرۆسێ دانوستاندن هەبین لە هەندێک لە جهات تەفاهماتی هەبین ئەگەر چەک هەبێت بنگەیەکێ من وەکو شخص ئاگە بۆ منەهاتە کۆ الفلان بنگەهی ئەسکاڵا هەبیە یانژی تونندوتیژی هەبیە بەس احتیمالە هەیە من قناتين ارتي قليا كبير هندك اوديا بنقها كو هاو كارت روجنامه وانين افا كو قولي بينك نوكو بلقياك بردستيما لي روجنامه وانا بخوا تش ديار نكر تش موت كونغري روجنامه وان نجري دا قوت الفلان بنقهي مثلا ما كيشايا هاي قوت الفلان ويزقهي ما كيشايا هاي يعني قوت تيمي كوميسيوني نهاو كارا قلما وقتی عادەتەن کێشە هەبێت خوددانی کێشە ئەکەسکاڵای نەوەرگێت کۆنگرەیەکی ڕۆژنەماوانی گرێت دێت و تینێت بێژێت ئەوەی بنگەهی فلان بنگەهی کۆمسیۆن نەهاوکاری مەبی ئەو کۆنگرە ڕۆژنەماوانیش بۆ ڕۆژنەماوانە بێت یان ڕێکخراوێت نیودەوڵەتی بێت یان ئینجیۆ بێت مە نەدیت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕەمەزان سلێڤانەی ئەندامی بەشی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان لە دۆک سپاسکە ڕاستەخۆ لە دهۆکۆ لەگەڵ لێ ببوویت. سپاس کاک ڕەمەزان.